بەهۆی لافاوەوە لە باڵەکایەتی 30 گوند و لە برادۆست 7 گوند خزمەتگوزاریەکانی هاتوچۆ و ئاو کارەبایان پچڕاوە. بەهۆی بارانی بەلێزمە و بەخوڕ لافاوێکی بەهێز دەڤەری باڵەکایەتی لە قەزای چۆمان و دەڤەری برادۆست لە قەزای سۆرانی گرتەوە و زەرەر و زیانی مادی زۆر بەرهاوڵاتیان کەوت. لافاوەکە لە باڵەکایەتی ناحیەی سمیلان و دەربەند و حاجی ئۆمەران و گوندەژۆری گرتەوە و بەو هۆیەوە زەرەر و زیانی مادی زۆر بەرهاوڵاتیان کەوتووە و دوو پردی هاتوچۆ داڕماون و 30 گوند خزمەتگوزاری ڕێگاوبان و ئاو کارەبایان بە تەواوەتی پچڕاوە. لە ناحیەی سیدەکانی سەر بە قەزای سۆرانیش بەهۆی لافاوەوە 3 پردی هاتوچۆ داڕماون و خزمەتگوزاری هاتوچۆ و ئاو کارەبایان بە تەواوەتی پچڕاوە. هەر لە سیدەکان تەرمێک دۆزرایەوە لەلایەن بنکەی بەرگری شارستانی سیدەکان تەسلیمی ئاسایش و پۆلیس کرا. ناسنامەی دیار نییە، ئەمە جگە لەوەی دەباخچە و ڕەزی هاوڵاتیان زەرەر و زیانیان پێگەیشتووە. دیارە شەوی ڕابردوو لە چەند شوێنێکی قەزای چۆمەن و دەڤەری باڵەکایەتی لافاوی گرتوتەوە ناحەی حاجی ئۆمەران دەربەند گوندەژۆر و ناحەی سمیلان لە دۆڵی ڕوستێ ڕووباری دۆرە ڕوستێ و گوندەکانی تووشی زیان بووە. خۆشبەختانە زیانەکان گیانی نین، زیانەکان مادین و زیانەکانی تریش زیانی خزمەتگوزاری ڕێگاوبان ئاو کارەبا و پچڕانی ڕێگاکانی چەندین گوند. بێپلانی حکوومەت لە شێوازی دروستکردنی پرد و ڕێگاوبانەکان لە ناوچە شاخاویەکان وای کردووە لە ئەگەری هەر ڕووداوێکی سروشتی زەرەر و زیانی زۆری مادی لێ بکەوێتەوە. هاوڵاتیانی باڵەکایەتی نیگەرانن لە حەزبی دەسەڵات کە بەر لە هەڵبژاردن کاندیدەکانیان شەڕیان بوو لە سەرپاکردنەوەی ڕێگاوبانەکان. بەڵام دوای کۆتایی هەڵبژاردن ئاوڕی جدیان لە ڕێگاوبان و پردەکانی دۆڵی ڕوست نەداوە کە بەهۆی لافاوی بەهاری ڕابردوو خراپ بووبوون. هەر ئەمەش وای کرد ئێستا زەرەر و زیانەکان زیاتر بن و ڕێگای چەند گوندێک بە تەواوەتی بگیرێت. ئەم ڕووداوە سروشتیانە چەندین ساڵە دووبارە و سێبارە دەبنەوە، بەڵام هەرچەندە لەبەرەوەی ڕووداوێکی سروشتی ئێمە ناتوانین گلەی لەو ڕووداوێ بکەین، بەڵام گلەی مەلێرانە ئەوەیە لە حکوومەت کە جسر ڕێگاوبان کارەبا ئاو بە شێوەیەکی هەندەسەیی دروست ناکرێ کە تو ناوچەیەکی شاخاوی بی ڕێگاوبان و جسرەوان بە شێوەیەکی هەندەسەیی دروست نەکرێن هەمیشە ڕاچاوی ئەم جۆرە کارە ساتانە لێ دەکرێتەوە. پێش هەڵبژاردن دوو کاندیدی لایەنە حیزبیەکان هاتن بۆ ئێرانە کەچی لە کاندیدێک ڕسمی هەڵواسی و بە عەفارەکەی نانێ شتێ بکە کەچی پاش هەڵبژاردن یەک بەشەریش لێرە نەما، هەمویان چوونەوە ماڵی خۆیان تەنها ئەوەی کە زەرەرمەند بوو فەقیر و فەقارات بوو. لە ماوەی ئەمساڵ بۆ دووەمین جارە لافا و باڵەکایەتی بگرێتەوە و بەو هۆیشەوە بە سەدان خێزان زەرەرمەند بوون ئەگەرچی چەندان لێژنەی حکومی و پەرلەمانی پێکێنرا بۆ قەرەبووکردنەوەی هاوڵاتیان، بەڵام حکوومەت خەمسار بوو لا چارەسەرکردنی گرفتەکان. کوردگوتنی کارێک کەوتە دەستی لێژنە و لێژنەکاری دەستانی لێ بشۆ. چارەسەر نەکردنی ڕێگاکانی هاتوچۆ لەلایەن حکوومەتەوە لە دەڤەری باڵەکایەتی وای کردووە لەگەڵ بارینی بارانی بەلێزمە جارێشتر لافاو دروست بێتەوە و چەندین پردیش داڕماون. بەم هۆیشەوە ڕێگای چەندین گوند داخراوە و زەرەر و زیانی زۆر بەر هاوڵاتیانی ناوچەکە کەوتووە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری باڵەکایەتی.